بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا وانەی 26دا دەچینە خزمەت بابەتێکی دیکەی زۆر گرنگ کە باسکردنە لە قیرائاتەکان، لەکوێ هاتوون، چۆن هاتوون، چۆن دروست بوون. بەڵام پێشتر با بچینە خزمەت ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمێت إن هذا القرآن أنزل على 7 أحرف فاقرأوا ما تيسر منه. دەفەرمێت بێگومان ئەو قورئانە دابەزێنراوە و ڕەوانە کراوە لەلایەن خواوە بەسەر 7 پیتدا، بە 7 پیت بخوێننەوە. دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم کامیانتان بۆ ئاسان بوو. هەمومان دەزانین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندان فەرمودەدا هانی ئیمانداران دەدا کە قورئان بخوێننەوە و خوێندنەوەکەشی یەکێکە لە عیبادەتە گەورەکان، و هەروەها هانی سەحابەکانی داوە کە قورئان لەبەرکەن. و ئەو فترەیەشی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەکەی بوو، سەحابەکان ئەوەی کە لەیان بیست لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوازە هەم دەیان نووسیەوە ئەوانەی کە خوێندەواریان هەبوو، و هەمیش زۆرینە ئەو ئاەتانەیان لەبەر دەکرد بەو شێوازەی کە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتۆتە خوار. بەڵام کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیجرەتی کرد بۆ مەدینەی و قەبائیل و تیرەکانی عەرەب زۆرینەیان هاتنە ناو ئیسلامەوە، زۆرێک لە قەبائیلە و تیرەکانی عەرەب کاتێک کە گوێیان لە قورئان دەبوو کە قورئان بە لۆغەتی قوڕەیش هات بوویە خوارێ، هێندێک لە دەربڕینەکانی لۆغەتی قوڕەیش، زمانی قوڕەیشیەکان، لەهجەی قوڕەیشیەکان لەسەر هێندێک لە عەرەبەکان، لە قەبائیلە عەرەبەکان کە بە نەوعێکی دیکە قسەیان دەکرد و لەهجەی قسەکردنیان جیاواز بوو، لەبەرکردنی هێندێک وشە، دووبارەکردنەوەی هێندێک وشە کە لە قورئاندا بە لەهجەی قوڕەیش دابەزیون، لەسەر زمانیان قورس و گران بوون. دواتر تەبان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو فەرمودەیەی فەرموو کە باسمان کرد، تەبان فەرمودەکە ئیمامی بوخاری و موسلیم ڕیوایەتیان کردووە سەحیحە، و 24 لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو حەدیثەیان لە پێغەمبەرەوە بە سەحیحی نەقڵ کردووە. حەدیثەکە هیچ قسەیەک هەڵناگرێ لەسەر ئەوەی ئایا سەحیح بێ یا سەحیح نەبێ. ئەوەی کە ئێستا خوێنمانەوە کە دەفەرمێت قورئان لەسەر 7 پیت، بە 7 پیت هاتۆتە خوارێ، کام لەو 7 پیتانەتان بەلاوە ئاسان بوون قورئانی پێ بخوێننەوە. بەڵام ئەوەی کە قسەی لەسەرە ئایا مەبەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو 7 حرفانە چییە؟ دیارە وشەی حرف لە زمانی عەرەبیدا بە معنای لا، بە معنای تەنیشت دێت. بەڵام لە شەرحی ئەو حەدیثەی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دوو ئیتیجاه و بۆچوونمان هەیە. هەندێک دەفەرمون ئیتیجاهی یەکەم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەڵێ 7 بەڵێ مەبەستی 7، بەڵام ئەویش چەند قسەیەکی لەسەرە. قسەی یەکەمیان دەفەرمون کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ قورئان بە 7 پیت بخوێننەوە، یعنی بە 7 لەهجەی زمانی عەرەبی، بە 7 لەهجەی عەرەبی قەبائیلی عەرەبی قورئان بخوێننەوە. کامیان لەو 7تانەتان بەلاوە ئاسان بوو، بۆتان ئاسان بوو بە لەهجەی ئەوان قورئان بخوێننەوە و گوناهتان ناگاتێ و تاوانتان لەسەر نییە. کە ئەو لەهجانەش، ئەو 7 لەهجانەش وەکو خاوەنانی ئەو ڕەئیە دەفەرمون، لەهجەی قوڕەیش، هوذەیل، تەمیم، ئەزەد، و هەروەها ڕەبیعە، هەوەزان، سەعد بنی بەکر، کە ئەوانە 7 لەهجەن. و ئەبوو عەبیدی قاسمی کوڕی سەلام تەبەن کە ساڵی 224 وەفاتی کردووە، و هەروەها ئەبوو حاتەمی سوهەیلی کە
کە ساڵی 255 وەفاتی کردووە وە کۆمەڵێک مەنسووری کوڕی محەممەدی کوڕی ئەحمەد کە ساڵی 370 کۆچی کردووە و هەروەها ئیمامی بەیهەقی و زۆرێکی دیکەش لە عولەما حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوازە شەرح دەکەن، یعنی دەڵێن پێغەمبەر کە دەفەرمێ صلی الله عليه وسلم قورئان بەسەر حەوت پیتدا هاتۆتە خوارێ، یعنی لە هاتنە خوارەوەی قورئاندا خوای گەورە حەوت لەهجەی زمانی عەرەبی بەکار هێناون تێیدا، یان ڕێگەی داوە بە حەوت لەهجەی زمانی عەرەبی قەبائیلی عەرەبی قورئان بخوێندرێتەوە. ئێوە بە هەر کامێک لەو حەوتانە بخوێنەوە بەو حەوت لەهجانە بخوێنەوە گوداهتان ناگاتێ کە دیارە گومانی تێدا نییە هیچ کەلیمەیەکمان نییە لە قورئانێدا جائز بێ بە حەوت لەهجە بخوێندرێتەوە، بەڵام بەپێی تەبەن کەلیماتەکان یعنی بەپێی لەهجەکان هەر حەوت لەهجەکە لە ناو خوێندنەوەی قورئاندا بەکاربێنێ، نەک هەر کەلیمەیەک حەوت شێوازی خوێندنەوەی هەبێ کە هیچ کەلیمەیەک لە قورئاندا نییە بە چوار لەهجە و بە چوار شێوە بە حەوت لەهجە و بە حەوت زمان بخوێندرێتەوە. کە ئەوە بۆچوونێکی دیکەمان هەیە دەفەرمونون پێغەمبەر کە دەفەرمێت قورئان بخوێننەوە بە حەوت پیت مەبەستی هێندێک لە کەلیماتی زمانی عەرەبیە کە یەک مەعنا حەوت وشەی بۆ بەکار هاتووە، وەکو وشەی بەنمونە ئەقبیلمان هەیە، هەلومەمان هەیە، تەعالمان هەیە، عەجیل، ئیسرع، ئونظر، ئەخیر، ئەمهیل، ئەوانە حەوت وشەن. طبعا هەمویان مرادیفی یەکترن، یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرموویەتی قورئان بە حەوت لەهجە بخوێننەوە، یعنی ئەگەر مرادیفی کەلیمەیەک بگۆڕن کە هەمان معنای هەبێ گوناهتان ناگاتێ، یعنی لە شوێنێک ئەگەر بەنمونە ئەسریع بەکار هاتبێ بەنمونە بیکەی بە ئەهمیل ئاساییە چونکە هەردووکیان یەک معنان، یان ئەگەر تەعال بەکار هاتبێت و هەلومەی بەکاربێنی ئاساییە، یا ئونظور ئەخیر بیان خەیە جێگای یەکتر ئاساییە، ئەوەش بۆچوونێکی دیکە. بەڵام دیسان لە قورئاندا هیچ وشەیەکی دیکەمان هیچ تەبەن کەلیمەیەکمان نییە حەوت وەک دەڵێ یەک شر بێت و حەوت شێوازی دەربڕینی بۆ بەکار هێنرا بێت. و بۆچوونێکی دیکەمان هەیە کە دەفەرمونون حەوت حرف کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثەکەدا باسی کردوون مەبەستی ئەوەیە کە حەوت جۆر شێوازی قیرائات و گۆڕانکاری هەیە لە خوێندنەوەدا. ئەگەر دیقەت دەین طبعا لە قورئانی پیرۆزدا طبعا هەندێک کەلیمەمان هەنە حەرەکە، تەنها حەرەکەی وشەکان لە قیرائەتێکەوە بۆ قیرائەتێکی دیکە جیاوازن، وەکو ئەو ئاەتەی کە خوای گەورە دەفەرمێت هؤلاء بناتي هن أطهر لكم، هؤلاء بناتي هن أطهر لكم، يهن وهل نجازي إلا الكفور بفتحة وبضمة خوێندراوەتەوە، یان ئەطهەرە و ئەطهەڕوو خوێندراوەتە، ئەطهەڕوو یعنی فتحە و ضمە، لە قیرائەتێکدا فتحەیە و لە قیرائەتێکدا ضمەیە. هەندێک اختلافمان هەنە لە شێوەی ئیعرابی کەلیمەکاندا و بینای کەلیمەکاندا هەمانە، وەکو ئاەتەی دەفەرمێت ربنا باعد بيننا بين أسفارنا، ربنا باعد بين أسفارنا، وشەی باعید بە سکونیش خوێندراوەتەوە و بە فەتحەش خوێندراوەتەوە. هەندێک جیاوازیمان هەنە حرفەکان، حرەکەی حرفەکان گۆڕانکاریان بەسەردادێ، یعنی حرفێک لە قیرائەت وشەیەک بە پیتێک لە قیرائەتێک دەست پێ دەکا و لە قیرائەتێکی دیکە بە پیتێکی دیکە، وەکو ئەوەی دەفەرمێت وانظر إلى العظام كيف ننشزها كيف ننشزها پیتی ننشز زێڕا لە یەکێکیان ڕائە لە یەکێکیان زائە،
و شێوازێکی دیکەمان هەیە دەفەرمێت شکڵی کەلیمەکەی جاری وا هەیە لە نووسیندا جیاوازە بەبێ ئەوەی گۆڕانکاری بەسەر معناکەیدا هەبێ. هێندێک جار لە کەلیمەیەک پیتێکە و لە کەلیمەیەکی دیکە پیتێکی دیکە و معناکەشیان جیاوازە، و هێندێک جار پێش و پاش لە قیرائەتەکان کراوە وەکۆی سوورەتی قاف دەفەرمێت وەجاءت سەکرەة المەوت بالحق، لە قیرائەتێکدا دەفەرمێت وەجاءت سەکرەة الحق بالمەوت بالحق الحق بالمەوت، پاش پێشیان پێکراوە هێندێک جار. و هێندێک پیت هەنە لە قیرائەتێکیدا هەن و لە قیرائەتێکی دیکەدا نینەوەی سوورەتی یاسین وما عملت ئەیدیهم وما عملته ئەیدیهم، لە شوێنێک هائی پێوێ و لە شوێنێک هائی پێوە نییە. هێندێکیش لە عولەما دەفەرمون کە دەڵێ حەوت پیت یعنی حەوت شێوازی گۆڕانکاری بەسەر کەلیمەکانی قورئان دادێ. هێندێک جار گۆڕانکاریەکە لە حرەکەکاندا لە فەتحە و ضەممە و کەسرەیدا، هێندێک جار لە گۆڕینی پیتەکاندا، هێندێک جار لە پێش و پاشی پیتەکاندایە، هێندێک جار لە بەکارهێنانی مرادیفی کەلیمەکاندایە. والحاصل ڕەئی یەکەم و بۆچوونی یەکەم لەسەر ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە گوتمان دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ قورئان بخوێننەوە بە حەوت پیت، بەڵێ مەبەستی حەوتە، بەڵام لە شەرحی حەوتەکەیدا خلاف و جیاوازی هەیە کە گوتمان سێ ڕەین. هێندێکیان گوتمان دەفەرمون یعنی بە حەوت لەهجەی زمانی عەرەبی دەتوانی قورئان بخوێنیەوە، ئەوە بۆچوونێکیان بوو، ئەوە ڕەیەکیان بوو. بۆچوونێکی دیکە گوتمان ئەوەیە کە ئەگەر کەلیمەیەک مرادیفی هەبن کەلیمەیەک یعنی یەک لە حەقیقەتدا بە نمونە وشەی تەعال یعنی وەرە، ئەگەر هەلومە و ئەسڕع و ئەقبیل و ئەخیر و ئونظوریشی بۆ بەکاربێنی گوناهت ناگاتێ. یعنی ئەگەر کەلیمەیەک مرادیفی هەبێ لە زمانی عەرەبیدا هاو مرادیفەکەی بۆ بەکاربێنی. و بۆچوونی وەک دەڵێ ڕەئی سێهەم هەر لەسەر حەوتەکەی گوتمان ئەوەیە کە دەڵێن مەبەستی ئەوەی حەوت جۆر گۆڕانکاری لە قیرائەتەکاندا جائیزە و دروستە بیکەی. طبعاً ئەویش مەرج و یاسای تایبەتی خۆی هەیە، طبعاً بەو مەرجەی لە پێغەمبەری خوا وەرگیرابن صلی الله عليه وسلم. ئەو بۆچوونی یەکەمە. بۆچین و دیهەم دەفەرمون کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قورئان بەسەر حەوت پیتدا هاتۆتە خوارێ و بە کامیانتان حەز لێبوو بخوێننەوە. مەبەستی پێغەمبەر ئەوە نییە صلی الله عليه وسلم کە قیرائەت و خوێندنەوەی کورت کردبێتەوە لە حەوت لەهجەی زمانی عەرەبیدا یا لە حەوت شێوازی گۆڕانکاریدا. دەفەرمون عادەت کە بەکار هاتووە مەبەستی حەوتی حەقیقی نییە، یعنی بۆت هەیە گۆڕانکاریەکان لە قیرائەتەکاندا بکەی ئەگەر بگاتە حەوتیش و زیاتریش. و ئاەتی دیکە بە دەلیل دێنەوە ئەوەی کە سوورەتی خوای گەورە باسی منافقەکان دەکا بە پێغەمبەر دەفەرمێ ئین تەستەغفر لەهم 70 مرة فلن يغفر الله لهم. دەڵێن خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ ئەگەر 70 جار داوای لێخۆشبوون بۆ دووڕوەکان بکەی خوای گەورە هەر لێیان خۆش نابێ. ئەگەر 70ەکەی بکا بە 80 یعنی خوا لێیان خۆش دەبێ؟ بێگومان بیکا بە 80 بیکا بە 7,000 ملیۆنیش خوای گەورە لە کەسی منافق هەر خۆش نابێ. یان ئەو حەدیثانەی کە باسی ئەوەی دەکەن 70,000 مەلائیکەت دوعات بۆ دەکات، دەڵێن مەبەستیان ئەوە نییە بە ژماردن 70,000 مەلائیکەت بێ، یعنی ژمارەی مەلائیکەتەکان کە داوای لێخۆشبوون بۆ دەکەن زۆر زۆرە، لەوانەیە لە 70,000 تێپەڕێ. یان ئەوەی کە دەگوترێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژی وا هەبووە زیاتر لە 100 جار ئەستەغفر الله کردووە، دەڵێن خۆ کەس ئەستەغفر اللهەکانی بۆ پێغەمبەر نەژمارتون. پێغەمبەری صلی الله عليه وسلم نەدیتراوە یعنی 50 یان شتێکی بەکارهێنا بێ بۆ ژماردنی ئەستەغفر اللهەکان. دەڵێن بەکارهێنانی عەدەد بۆ ڕێگادانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی کە لەهەجاتی جۆرا و زۆری عەرەبی لە خوێندنەوەی قورئاندا بەکاربێنین کە دەڵێن خۆ عەرەب تەنها حەوت لەهجەی نییە و زیاتر لە 70 لەهجەش و زیاتریش لە ناو زمانی عەرەبیدا بوونی هەیە کە لەهجەکان جیاوازی زۆر زۆریان هەیە، هەروەکو چۆن لە ناو ئێمەشدا وەرە کورد بێنە، ئێمە
کوردین و لە زۆر لەهجەی کوردی هەر تێناگەین هەر ئەوانەی کە سۆرانین بنومونە لە ناو سۆرانیدا چەند لەهجەت هەیە هەر عاشیرەتەی لەهجەیەکی تایبەتی خۆی هەیە لە ناو بادینی ئەوانەی کرمانجین بنمونە بە زمانی کرمانجی قسان دەکەن بەڵام بۆ خۆیان لە بینی خۆیاندا جاری وایە لە هێندێک وشە و کەلیمە لە یەکتر تێناگەن و لە یەکتر حاڵی نابن کەواتە لە ناو عارەبیشدا لەهجاتی جۆرا و جۆر و جیاواز هەیە بەڵام ڕەئی بەهێز و بەقووەت ئەوەی کە عولەما تەرجیعی دەکەن زۆرتر شەرحی ئەو حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوە دەکەن دەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرموویەتی قورئان بخوێننەوە بەسەر حەوت بیت یعنی بە حەوت لەهجەی مەشهور و ڕێگە پێدراوی زمانی عەرەبی قورئان بخوێننەوە کە هەر حەول لەهجەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا بۆ خۆی طبعا قورئانی پێ خوێندوتەوە بۆ قەبیلەکان و تیرەکان و بۆ سەحابەکان دەما و دەم لە پێغەمبەریانە وەرگرتووە صلی الله عليه وسلم یان هەر کەسەی کە هاتووە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی بۆ پێغەمبەر خوێندوتەوە صلی الله عليه وسلم بە لەهجەی خۆی قورئانی بۆ پێغەمبەر خوێندوتەوە کە لەهجەکە طبعا تەنها گۆڕانکاریە زۆر جار لە بەکارهێنانی واوێک یاەک ئەلیف مەقسوورە بەیا دەخوێننەوە هەندێک جاری یا و کەسرەی تێکەڵ دەکەن وا و ضەممەی تێکەڵ دەکەن لەهجە شێوازێکی وەک دەڵێ قسەکردنە کە هەر عەرەبەی هەر تیرەی هەر قەبیلەی لەهجەیەکی تایبەتیان هەبووە کە زۆرینەی عولەما دەفەرمون پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێت قورئان بە حەوت حرف بخوێننەوە یعنی بە حەوت لەهجەی زمانی عەرەبی قورئان بخوێننەوە کە هەر حەوت لەهجەکە لە حیاتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە سەردەمی پێغەمبەری خوادا بۆ خوێندنەوەی قورئان بەکار هاتوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەصدیقی هەر حەوت لەهجەکەی کردووە و بۆچوونی کەشمان هەیە طبعا لەوانە دکتۆر عەبدوسەبوور شاهین دەفەرمێت بەبێ گومانی خوێندنەوەی قورئان مەجالی فراوانتری تێدایە دەڵێ هەتا دروستە طبعا هەموو لەهجەکانی زمانە عەرەبی تێدا بەکار بهێندرێت لەهجە بەمەرجێک طبعا گۆڕانکاری بەسەر معنادا نەهێنێت تەنها لەهجە شێوازی دەربڕینەکە بە لەهجەی خۆت دەری ببڕی و لەوەش فراوانتر دەڵێ ئەگەر کەسێکی غەیرە عەرەبیش بنمونە قورئانی خوێندەوە هێندێک لەو پیتانەی لە زمانی عەرەبیدا هەنا بەسەرزاری کەسەکەیدا نەدەهاتن زۆر زەحمەت دەیتوانێ فێریان ببێ بنمونە تورک حەقیان زۆر بە زەحمەت پێدەگوترێ بە ها بەکاری دێنن تورک فارس هێندێک خەڵک هەیە بنمونە میلەتی ئێمە پیتی ضاد لەبەرەوەی لە کوردی دانیە زۆر زەحمەت فێری دەبن عین و حا هەندێک جار عائی دەکەن بە ها حائی دەکەن بە خا غەین و خا تێک هەڵ دەکرێت و بە زەحمەت لە یەکتر جیا دەبێتەوە دەفەرمێت هەتا ئەگەر لە غەیرە عەرەبەکانیشدا کەسێک نەتوانێت دەقا و دەق ئەوەی کە بە لۆغەتی قوڕەیش هاتووە تیکراری کاتەوە و دووبارەی کاتەوە هەندێک حرف و پیتی بە لەهجەی خۆی گۆڕانکی کاری بەسەرداهێنان گوناهی ناگاتێ بەڵام کۆتا قسە لەو دەرسەیدا ئەوەیە کە هەتا بکرێ و هەتا ممکن ببێت و هەتا ڕێی تێبچێ ئینسان دەبێ بە لۆغەت و بەو لەهجەیە قورئان بخوێنێتەوە کە قورئانی پێ هاتۆتە خوارێک کە لۆغەتی قوڕەیشە ئەگەر لۆغەتی قوڕەیشت پێ جێبەجێ نەکرا یەکێک لەو حەوت لەهجانەی لە زمانی عەرەبیدا قسەیان پێکراوە و پێغەمبەر تەصدیقی کردوون صلی الله عليه وسلم دەکرێت لە خوێندنەوەی قورئاندا بەکاریان بێنی و لە ضەڕوریاتیشدا بۆ ئەو کەسانەی کە هەر فێر نابن و هێندێک پیتیان لە زمانی عەرەبیدا هەر بۆ نایەن و پێویستی شەبیڵی وەکو فاتحای ناونوێش یان شتە واجبەکانی ناونوێش لەو حاڵەتەشدا ئەگەر کەسەکە هەر فێر نەبێت بێگومان بە زمانی خۆی بیڵێ یا چەندەی پێ ڕاستکرایەوە بیڵێ گوناهبار نابێت و گوناهی ناگاتێ. صلی الله علی سیدنا محمد و علی آله و صحبه ئەجمعین.